جۆ بایدن دەزانێت دوای ئەوە چی ڕوو ئەدات بۆ دیاریکردنی وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دوو جارەمەی کردووە، یەکەم جار لە مانگیەکی ساڵی 2013. تۆمارەکان پژڕاستکەنەوە، دەنگە ئەلکترۆنەکانیش بژمێرنەوە، دەنگە ئەلکترۆنەکانی کە بە ویلایەتەکان دراوە بۆ سەرۆک و جێگری سەرۆک. جارێکی تریش دوای 4 ساڵ لە 6 مانگیەکی 2017دا هەستا بە جێبەجێکردنی ئەرکی جێگری سەرۆک کە لە دەستوردا هاتووە، سەرۆکایەتی دانیشتێکی هاوبەشی کۆنگرێسی کردووە بۆ کردنەوە و هەژمارکردنی ئەو دەنگانەی کە مۆری لەلایەن پەنجا ویلایەتەکەەوە لێدراوە. Donald Trump of New York has received for President of the United States 304 votes. بەندی 12 دەستوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەرکەکانی جێگری سەرۆکی ئێستا دیاریەکات کە دەبێتە سەرۆکی ئەنجومەنی پیرانیش بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی پیران و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران هەموو بەڵگەنامەکان دەکەنەوە، دەنگە ئەلکترۆنەکانیش دەبێ هەژمار بکرێت. چۆن و کەی ئەمە ڕوودەدات دەتوانی لە یاسای یاساکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەندی سێهەم بەشی 15 ئاماژەی بۆ کراوە بژاردنەوەی دەنگە ئەلکترۆنیەکان. ئەم بژاردنەوەیش مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 دەستکاریش کراوە و چاک کراوە لە ساڵی 1940دا. ڕۆژی 6 مانگی یەک لە کاتژمێر 1 پاشنیوەڕۆدا سەرۆکی ئەنجومەنی پیران سەرۆکاتی دانیشتێکی هاوبەشی کۆنگرێس دەکات و کردنەوەی دەنگە مۆرکراوەکان کە دەنگی هەڵبژاردننی پەنجا ویلایەتەکەی و بەپێی ڕیزبەندی ئەبجەدیش. بەپێی یاساکە فرسەتی ئەوەش دەدات بە ئەندامان کەوا تانە لە دەنگی هەر ویلایەتێک بدەن بەمەرجێک ئەو داوایە بە نووسراو بێت و واژۆ کرابێت لەلایەن بەکەمی ئەندامێکی ئەنجومەنی پیران و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانەوە. ئەو ڕخنەیە نووسراوە و واژۆش کراوە نەک لەلایەن ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانەوە بەڵکو لەلایەن ئەندامێکی ئەنجومەنی پیرانیشەوە. بەڕێز سەرۆک تانەکە نووسراوە و واژۆش کراوە، بەڵام هێشتا ئەندامێکی ئەنجومەنی پیران واژۆی نەکردووە. جاکە وایە تانەکەت قبوڵ ناکرێت. لە ساڵی 2005دا بۆ دووهەمجار بوو هەژمارکردنی دەنگی ئەلکترۆنی هەڵپەسێردرا کاتێ یەکێ لە تانەکان مەرجی پێویستی تێدا بوو. ئەمەش بەپێی دەستوری ئەمریکایە لە هەمبەر ئەو حاڵەتانە هەردوو ئەنجومەنی کۆنگرێس و پیران چوونەتە دوو ژووری سەربەخۆوە و بۆ دوو کاتژمێر وتوێژیان کرد، بەڵام لە کۆتاییشدا تانەکە سەری نەگرت. ساختەکاریشان کردووە، لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا فرت و فێڵ کراوە. لە نێو هەوڵەکانی سەرۆک داناڵد ترامپ کە هیچ ڕاستێکی تیانە بوو لە هەڵبژاردن ساختەکاری کرابێ، جێگری سەرۆک مایک پێنس سەرۆکاتی بژاردننی دەنگەکان دەکات، هەر ئەویش بردنەوەی جۆ بایدن لە هەڵبژاردننی 2020دا ڕائەگەیەنێت. بەکەمی تاکە ئەندامێک لە ئەنجومەنی نوێنەران مۆبرۆکسی کۆماری کە نوێنەری ئەڵەبامایە، یەکێکیش لە ئەنجومەنی پیرانیش جاش هاوڵی کۆماری ویلایەتی میزۆری ڕایانگەاندووە دەیانەوێ تانەکانیان بەرزکەنەوە لە کاتی بژاردننی دەنگەکان لە ڕۆژی چوارشەمەدا. بەبوونی زۆرینەیەکی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران پێشبینی دەکرێت هەر تانەیەک شکست بهێنێت.